سڵاوتان لەبێ من پەریتار کورتەی هەواڵەکانتان پێشکەشەکەم. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەردانێکی فەرمی گەیشتە تورکیا و لەگەڵ داودۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا کۆ بۆ بڕیاریشە لەگەڵ ڕەجەب ئەردۆغان سەرۆکوەزیرانی تورکیا کۆبێتەوە. ماڵپەڕی KDP زمانحاڵی پارتی دیموکراتی کوردستان بڵاوی کردەوە ئەمڕۆ نێچیروان بارزانی بە سەردانێکی فەرمی گەیشتۆتە تورکیا بڕیاریشە لە سەردانەکەی داجگە لە کۆبوونەوەی لەگەڵ ڕەجەب ئەردۆغان سەرۆکوەزیرانی تورکیا و داودۆغڵۆ وەزیری دەرەوەی وڵاتە چەندین کۆبوونەوەی تر لەگەڵ بەرپرسانی باڵای دیکەی تورکیا ئەنجامدا. بۆ یەکەم جار لە دوای پرۆسیاشی لە تورکیا عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانیکرای پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ڕایگەیاند ئەگەر پرسیاشی بەم شێوە بڕوە ئەوە دەستی لێ دەکێشێتەوە. دوێنێ فاتمە ئۆجەلان خوشک عەبدوڵڵا ئۆجەلان و سلێمان ئەرسەلان خاڵی ئۆجەلان سەردانی عەبدوڵڵا ئۆجەلانیان کرد لە دوورگەی ئیمرالی لە کاتی گەڕانەوەیدا. خاڵی ئۆجەلان بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاندووە ئەگەر پرۆسیاشی بەم شێوە بڕوە ئەوە دەستی لێ دەکێشێتەوە. پارتی کرێکارانی کوردستان وادەی تا کۆتایی مادیای لیلی داهاتوویدا حکوومەتیان کە ڕەتانگاوی ئیجابی و هەستپێکراو بۆ سەرخستنی پرۆسیاشی لە تورکیا بنێ ئەگەرنا ئەوە پەکەکە ناچار دەبێت ڕێگایتر بگرێتە پەر. لە لێدوانێکدا بۆ ڕۆژنامەی شەرق قەڵەوسات دیار قامشلۆ ئەندامی ڕێکخراوی کۆمەلگەی کوردستانی سەر بە پەکەکە ڕایگەاندووە لەو کاتەوە پابەندی پێشنیازەکە عەبدوڵڵا ئۆجەلان بوون بۆ چەسپاندنی ئاشتی و چەندین هەنگاویان ناوە کە گرنگترین ڕاگررتنی شەڕ و ئازادکردنی گیلەکانی و پیشانەوەی گەریلەکانی پەکەکەیە لە ناو خاکی تورکیادا. سەرلەبەیانی ئەمڕۆ عیسا ئۆسۆ ئەندامی کۆمیتەی دەستەی باڵای کورد و ئەندامی دیوانی ئەنجومەنی گەلی ڕۆژاوی کوردستان لە ئەنجامی تەقینێکی بۆمبێکی چەندرا و لە ناو ئۆتۆمبیلەکەیدا کوژرا. کاتژمێر 6 بەیانی ئەمڕۆ لە کاتی چوونە سەر کارەکەی بۆمبێکی پێشتر چێندرا و بە ئۆتۆمبیلەکەی عیسا ئۆسۆدا لە گەڕێکی کۆرنیش لە شاری قامیشلۆ لە ڕۆژاوی کوردستان تەقیەوە و کوژرا. بەڵام تا ئێستا نازانرێ کێ لە پێش ئەنجامدانی ڕووداوەکەوەیە. مەرجەعێکی شایەڕاق ئاینی بەرپرسیارەتی تەواوی توندوتیژەکان و ڕاودوونانی تیرۆریستەکان و ڕادەستکردنیان بە دادگای خساسی حکوومەتەوە. محەممەد سعید حەکیم داوەشی لە کۆمەلگەی نێودوڵەتی کەرە و تاوانە دژ بە مرۆڤیانەی بە جینۆساید لە قەڵەمدا و تیشی تاوانە خێناویەکان کاریگەری خراپی لەسەر ئاسایشی ناوچەکە و جیهان دەبێت. لە دوای نزیکەی مانگێک لە خۆپیشاندانی بەردەوام ئەمڕۆ سەرچاوێکی ئاسایش ڕایگەاندووە پێشبینی دەکرێت لە چەند کاژێری داهاتوودا هیشامبەرەکە داواکاری گشتی میسر بەڕارێک دەرکا سەبارەت بە کۆتاییانان باگربوون و خۆپیشاندانەکانی کۆمەڵی ئیخوان موسلیمین و لایەنگرانی محەممەد مورسی لە هەردوو گۆڕەپانی ڕابیعە و عەدەویە و نەهزە لە شاری قایرە. بەرامبەریشدا ترس و دڵەڕاوکێ باڵی بەسەر لایەنگرانی مورسیدا کێشاوە کە ڕەتی دەکەن و گۆڕەپانەکان شۆڵ بکەن تاوکاتی مورسی و پەرلەمان بۆ سەر کارەکانیان دەگەڕێتەوە و کار بە دەستووری هەڵپەسێراوی ساڵی 2012 دەکرێتەوە. دوای درێژکردنی وادەی سەردانێکی بۆ میسر ڕێوارەی دوێنێ کاترین ئاشتۆن کۆمیسیاری باڵای سیاسەتی دەرەوە لە یەکێتی ئەوروپا لەگەڵ محەممەد مورسی سەرۆکی لەسەرکار لە بەراوی ئەو وڵاتە کۆبووە. ئاژانسی فرانس پرێس لە زاری بەرپرسێکی باڵای میسر کە نەویسۆناوی ئاشکرا کرای بڵاوی کردوتەوە ئاشتۆن لە چەند کاژێرێکی ڕابردوودا بەنهێنی لەگەڵ مورسیدا کۆبەتەوە کە ئێستا لە شوێنێکی نادیاردا دەست بەسرە. وتیشی ئاشتۆن لە ڕێگەی کۆپتەرێکی سەربازی و سەردانەکەی ئەنجامداوە بەڵام ئاژانسەکە هیچ وردەکارێکی تری لەبارەی گفتوگۆی نێوان هەردوو لە ئاشکرا نەکردووە. دوای ڕاگررتنی بۆ ماوەی نزیکەی 3 ساڵ بە سەرپەرشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا درەنگانێکی دێنە شەو بە فەرمی دانوستانەکانی نێوان ئیسرائیل و فەڵەستینەکان لە بارگای وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە شاری واشنتن دەستی پێکردەوە. کۆبوونەکەش لە نێوان سائیب ئۆرێقاد گەورە دانوستانکاری فەڵەستینی و لەلایەن ئیسرائیلیش سیبی لەڤینی وەزیری داد و ئیسحاق مۆنخۆ جێگیری سەرۆکوەزیران بەڕێوەچوو. کورتەی هەواڵەکانتان پێشکەش کرا شاد بن.